بەهۆی پێنەدانی موچە بە فەرمانبەران بێبازاڕیەکی گەورە ڕووی لە بازاڕەکانی سۆران کردووە. زۆرینەی کاسبکاران دەڵێن فرۆشی ڕۆژانەمان کرێی دوکانەکانمان بۆ دەرناهێنێ، چ جای ئەوەی بژێوی ژیانمان دابین بکات. لەوتەی ئەم ساڵ ئەو بۆ چەندین مانگە 3 مانگ جارێک موچەیەک دەدرێ بەڕاستی کاریگەری زۆری لەسەر دوکاندارەکان خستووە و هەموو بە گشتیش کاسبکارەکان. بۆ نمونە من وەکو خۆم کە مانگانە کرێکی زۆر دەدەم، ڕەنگە ڕۆژانەی کرێن چەندە ئەوەندە نەفرۆشم نەک ئەوەندەم پێ بڕێ، بۆیە بەڵێ بەڕاستی تەسیرات و کاریگەری زۆرە. خەڵکێک هەیە مەسەلەن دێتەکەنە من وەڵاهی داوای چیلۆ ماستە چیلۆم نەکات ئەڵێتن کاکە وەڵاهی معاشم وەرنەگرت، کارمەندی هاتو چۆیە ئاساییشە دێتەکەنە من ئەڵێتن کاکە معاشم وەرنەگرتیا 1 کیلۆ ماستم بدەیلەوەی سەرمانجی پارەی وەرگرم بدەمێ، یعنی ئەوەندە وەزعەکەی وە خراپ بووە لەو بەتایبەت لە سنووری سۆران لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. کاتێک سەر لە بازار دەدەیت و کاسبکاران دەدوێنی، نمونەی ناخەژێنیان لەبارەی دۆخی خراپی ژیانی هاوڵاتیانەوە لایە. زۆرینەی هاوڵاتیان بە قەرزی سەری مانگ و هاتنی موچە پێداویستی دەکڕن. وڵی کاریگەری زۆری هەیە، ینی بەداخەوە لە بازار خەریکە برێمەت و قەپاتەبی زۆر خراپە بازار عام، یعنی ئیوا هەیە باوەڕ بکەیت هیچی وێنێ، ینی آخر بەچ بکڕی تەماتێ بەچ بکڕی خیار بەچ بکڕی سەمون بەچ بکڕی باوەڕکە لە دوکانە چوم کابرا هات بگو بای 500 ناری ماستم دێ، یعنی چی پێڵێ، ینی هەموو گیانم هەموو ینی چاوم پڕگریان بچ پێ برم، 1 نییە 2 نییە 3 نییە زۆر خراپە. وەخۆ ناوەڵەما کرێی دەردینی و دەرناینی عسەب مانگە بەس ئەو دوو مانگانە لەبەر بێمەعاشی و قەیران و شتانە کاریگەری هەبووە لەسەر کرێت کە زەریبە زۆرە تون زارینی زەریبەی پارەی کرێ دەی زەریبەی کارەبای دەی زەریبەی ئاو زباڵەوە شتیوا دەی کابرا 2-3 مانگ هەیە ساڵێ جارێک پارەی زەریبە چێ دەی هەیە 6 مانگ جارەکە هەیە 2 مانگ جارێک زەریبەی ئاوێ دەی ئیو هەیە. دەستەڵاتدارانی هەرێم لە ئاز ژیانی هاوڵاتیان بە جۆرێک بێباکن کە موچەش لە بەغداوە هاتووە ئامادەنین دابەشی بکەن. هاوڵاتیانیان کردۆتە قوربانی ململانێ و بەرژەوەندیە حیزبی و کەسیەکانی خۆیان و قەوارەی سیاسی هەرێمیشیان بە سیاسەتی هەڵا بەرەو لە ناوچوون بردووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.